ذكا هر پێنج حزبەکان و جارێتر طبیعی مەسەلەی میکانزمی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم خراپبەرباس طبیعی هەموو لایەک هەر لە سەرەتای کۆبوونەوەکە پرۆش بوون بۆ مەسەلەی پاراستنی یەکڕێزی گەلی کوردستان و مامەڵەکردن لەگەڵ ئەم قەیرانەی کە لە کوردستان هەیە هەنی نەک هەر باسی قەیرانی سیاسی بەڵام قەیرانی کە بەرەنگار بوونەوەی داعش و قەیرانی دارایی و کۆبوونەوەکە چەختی لەسەرەوە کردەوە کە پێویستە هێزە سیاسیەکانی کوردستان هەر یەک ڕێز بمێنن و یەک ڕێز بن و بە یەک ڕێزیش ئەم پرۆسە ببەنە ڕێوە. لە کۆبوونەوەکە جارێکتر کۆمەڵی پێشنیاری تازە خرا بەرباس. ئەو پێشنیارانە لەلایەن بڵێن حزبەکانەوە هاتوبوو و مناقشەیەکی باش کرا لەسەر ئەو پێشنیارانە و داوا کرا لە حزبەکانیستە جارێتر بڕۆنەوە لای سەرکردەکانی خۆیان حزبەکانی خۆیان چونکە پێشنیارەکان لە لایەنی جودا جودا هاتوبوو کە دراسەتی بکەن بەس بە نووسین بێنەوە لە کۆبوونەوەی داهاتوو و لەسەر کاغەز بێ پێشنیارەکان لە کۆبوونەوەی داهاتوو تاکو بتوانین ئینشەڵڵا لە کۆبوونەوەی داهاتوو بگەینە ئەنجامێکی دوایی. ئەم پرۆسە تا ئێستا باش چۆتە ڕێوە ڕاستە تاخیر بووین بەڵام مەسەلەکانیش گرنگن و هەر مەسلەی سەرۆکایەتی هەرێم باس ناکرێ ئایندەی کوردستان باسە کرێ وەکوتم ئەو کێشانەیە ئەو قەیرانانەی کە ئیستە لە کوردستان هەیە باسە کرێ. ئێمە خۆشحاڵین کە کۆبوونەوەکە بەباشی چۆڕێەوە و ڕۆژی پێنجشەممەی داهاتوو کۆبوونەوەیە ترەکەین و ئینشەڵڵا و کۆبوونەوە هیوادارین ببێتە کۆبوونەوەی دوایی و پێش جێژن خەڵکی کوردستان شاد بێتەوە بە یەک ڕێزی هێزە سیاسیەکانی کوردستان. کۆبوونەوەکە بەگشتی ئەو کردەوەی کە پەیوەندی هەبوو بە هێرشکردن لەسەر بارگای یەکگرتووی ئیسلامی لە چەمچەماڵ ئیدانەی کرد. طبیعی مناقەشات هەبێ لە نێو هێزە سیاسیەکان بیڕای جیاواز هەبێ لە نێو هێزە سیاسیەکان ئەوە ناکرێ ئەوە ببێتە مایەی دروستکردنی کێشە و هێزێکی سیاسی و یەکگرتووی کوردستان دەورێکی زۆر پۆزیتیڤی هەبووە لەم کۆبوونەوەکان و کۆبوونەوەکە هەموو لایەکان بە ناوی کۆبوونەوە ئیدانەی ئەو کردەوە کراکە لە چەمچەماڵ ڕووی داوە و هیوادارین بە زووترین کات ئەوانەی کە هێرشیان کردە سەر بارگای یەکگرتووی ئیسلامی دەستگیر بکرێن. سوپاس دەکەین. حزبەکە دەگەڕێنەوە لای سەرکردن سیاسەکانی کۆلای پێشنیارە نوێیەکان چی بووە چ ڕێگەیە لەوەی و پێشسەرکردیە بێکەوە بوونە بۆچی ئەوەندە حزبەکانەوە دەبگەڕێن لای سەرکردنەکان و وەڵامەکان بۆ بێنێ دواتر پێ ڕازنێن مادیستان بگەڕێن. اینجا یەک ئەگەر ئیجازە یەک سوال ئەو پێشنیارە تازانە وەکوتم پەیوەندی هەبوو بە میکانزمی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لایەندا دوو پەیوەندی هەبوو جارێتر بە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم و چۆن قۆناغ بە قۆناغ مامەڵە بکرێت لەگەڵ ئەو میکانزمە. ئەنجا
چونکە بیرڕای تازە هاتوو بۆ پێشەوە و حزبەکانیش بە چوار قۆڵیش کۆبوونەوەیان هەبوو بێجگە پێنج قۆڵی کە هەبوو ئەوان لە بینی خۆیان بڕیاریاندا بڕۆنەوە بۆ لای سەرکردەکانی خۆیان و لە کۆبوونەوەی پێنجشەمە بە نووسین بێن و ئەم سیناریۆیانان هەمووی باس بکرێ و تاکو بتوانین بڕیار بکەین. ما هو رأي الشخصي السيد الرئيس من كردستان حول مصر؟ حول ما؟ حول مصر مصري. ما كل بسالة. رسالته هو رأي شخصي. بله تيغم عربي تيغم. السيد رئيس اقليم كردستان سەرۆکی هەرێمی کوردستان يرى موقع إنسان مناضل پلەی بەو شێوە دەبینێت کە کەسێکی تێکۆشەرە فهو دوما يقول ئەو هەمیشە أنا دەڵێت قبل ما أكون رئيسا أنا هەمیشە دەڵێت من پێش ئەوەی کە من عضو من قوات البيشمركة من پێش ئەوەی سەرۆک بم کەسێکم لە پێشمەرگەکان پێشمەرگەم يربط خدمة هذا الشعب بموقعه. فرموا سؤاليت. باس النوات كنا في الشمال ده هتشوف المساوي دي نوع مسلسل موضوعي بس يسألوا كان في هذا الذكر تجرين كين في الشمال ده هتشوف المساوي ريك بالكون وهو زارنا بيتولد أسيم ربما تسياسي كان يقول أمشى مسألة خو أوان الرونو طبيعي بيرراي تازة خنا برشاو سروكا كاني خوان يا حزب كاني خوان كدينوا بدا صلاة ودينوا بلام أجر جيشنا اتفاقك أو اتفاقك جرانتيه واتفاقك أبيت جرانتيه طبيعي أمام بروسيكي سياسية ومناقشة سياسية يعني تو ناتو أني بلاي سبيب الرورة ولا ما كد جرك حاضر ديته مناقشاك أجر لو مناقشاتك الرجي بين شما أكره جيشنا النتيجة وقتها هو هذا حملة قاعدة سوالات وبيجنا رمينا كفاس دوا كراون دس كاغز بس لو بيجنا رمينا تيبو أقول يا الله شو بالباس ما بدك كلام كوبرينا بعدي بيجنا رمينا كردوا كلا سرور شيء رمينا استعبد الصلاة كان يوم من يتوه أبكوبنا وانا بس سياسة كبيرو سياسة كبيرو أنا ما تعرف دائما ناتم التفاصيل بيشنياركان بلا بيشنياركان معلومة في وندي هبو بآليتي هالبجاردن وصلاحياتي سروك طبيعي شون معاملة كردن لقل آليتي هالبجاردن وبجدار بون وبردوان بوني أم بروسيدان وسندنا أو بيشنياري كتازة هاتوا بيشوا هر وها درباري صلاحيات ام جا اما جاي هين بو هفته دهات تاكو بزاني كون بريال برداريان بينك لكم وكم سيركم سيدهم ما زود ذكر كتو بيجنادي أو كستو تبردم لأن سياسة كان كسروا شهرين بود وصالح تبهم مينتوان إنت بعضو كركشتون كي هالبجاردن دصلاة كان يسروا شهرين مسألة ياسا ناسا كان برستي أو جارش كدعوة كران خلا كوبنو كان يكمدومش نبون بلام دعائي هذا سياسي كان حزب سياسي كان دعوة كر أواني مختص لبوار ياسا كوانيش بجدار بن بلام لبداية وهر بريالك أو بجدار بن وكو راوشكار وبريالكيش أو أجر بيويستي كرت أوان نزيك من لا كوبنوكا تاكو بتوانن أوان أو مسألة سياسية أجر كيشنا اتفاق بيخنا شوارتشوي ياسا جا أم كوبنوي نينري هذا سياسي كان بو وياسا ناسا كان